تانی بێوەڕێزان ڕەنگینم هەواڵەکانی ساعت 12تان پێشکەشەکەم. دوای ئەوەی لە شەوی ڕابردووە شەپۆلێکی چڕی خۆڵبارین کەرکووک و دەوروبەری گرتوێتەوە، ئیدارەی کەرکووک بەربەیانی ئەمڕۆ بڕیاریدا سەرجەم فەرمانگا حکوومیەکان بکرێت با پشوو. ئیدارەی کەرکووک بەربەیانی ئەمڕۆ دوای ئەوەی سەرجەم فەرمانبەران لە خۆ ئامادەکردنیان بوون بۆ ئەوەی ڕۆ فەرمانگەکانیان بڕۆن لە بڕیارێکدا داوامی فەرمانگەکانی بەهۆی خۆڵبارینەوە پاکخەست. هاوکات هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای عێراق بەهۆی خۆڵبارینەوە بڕیاریاندا سەرجەم خوێندنگا و زانکۆ پەیمانگەکان بکرێت بە پشوو. تاقیکردنەوەکانی ئەمڕۆی کۆتایی ساڵیش بەهۆی خۆڵبارینەوە خران بۆ سبەینێ. وەزارەتی پەروەردە ڕوونیشی کردوێتەوە خشتەی تاقیکردنەوەی سەرجەم قۆناغەکانی خوێندن لەژێر ڕێنماییەکانی وەزارەتدا ڕێک دەخرێنەوە و بۆ ئەو مەبەستەش دەسەڵات دەدرێت با بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان و خوێندنگاکان. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم هەواڵەوە دەزای کە لە دوێنێ شەوە شەپۆلێکی چڕی خۆڵبارین تەواوی عێراقی گرتوێتەوە شاری کەرکووکیش بە تایبەتی و بەو هۆیەوە دەوام لە سەرجەم فەرمانگەکان لە شاری کەرکووک پاکخراوە و تاقیکردنەوەی کۆتایی ساڵیش دواخراوە بۆ سبەینێ. بۆ زانیاری زیاتر لەو بارەیەوە پەیامنێرمان یوسف مراد وەردەگرم. سڵاوت لێبێ یوسف، زانیاری زیاتر لەو بارەیەوە چییە؟ سڵاو لێ دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆوە شەپۆلێکی چڕی خۆڵبارین سنووری پارێزگای کەرکووکی گرتەوە. بەهۆی ئەم شەپۆلەوە نزیکەی 200 کەس ڕەوانەی خۆشخانەکانی کەرکووک کران و چارەسەری تەندروستیان بۆ کراوە. هەرچەندە ئێستا با بڵین تا ڕادەیەک خۆڵەکە کەم بووەتەوە تا سڕبنەوەکەی، بەڵام لەگەڵەوەشدا داوا کراوە هاوڵاتیان ڕێکارەکانی خۆپارێزی بگرنە بەر و هەر ئەمڕۆوەکو باسیش کرا پشووی فەرمیە لە سنووری پارێزگای کەرکووک. لەگەڵەوەشدا فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە هۆشداری ئەوەی داوە کە پێویستە هاوڵاتیان لە کاتی سڕبوونەوەی شەپۆلەکانی خۆڵباری نەگەر بۆ کاری پێویست نەبوو لە ماڵەکانیان نەچنە دەرەوە و بەکارهێنانی ماسکێشێکە لەو هۆکارانی کە دەبێتە فاکتەرێک بۆ ئەوەی کە کاریگەری خۆڵبارین لەسەر مرۆڤ کەم ببێتەوە، چونکە بەشێک لە هاوڵاتیان بەهۆی خۆڵبارینەوە تووشی تەنگە نەفەسی دەبن و بە تایبەت ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە بە تایبەت لەگەڵ خۆیان هەڵگرن لەگەڵ ئاوی خواردنەوە لە حاڵەتی وشکبوونی قوڕک ئەتوان ئەوەوە بەکار بهێنن و تاوەکو تەندروستیان تێک نەچێت. لە ئێستادا نەخۆشخانەکانی کەرکووک ئامادەکاری باشیان کردووە لە حاڵەتی ئامادە باشیدان و هەروەها هێڵی ژمارە 122 دانراوە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی تەنگە نەفەسی لە ناکاو هاوڵاتیان دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە 122 ڕاستەوخۆ ئەمبوڵانسی لایەنی تەندروستی دەگاتە ئەو شوێنەکە ئەو نەخۆشی لە یاخودە و کەسەی لەیە کە ئادۆخی تەندروستی تێکچووە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەوە لە نێو ئەمبوڵانسەکانیش بە پێوزانێنێن کە لە لای منە ئۆکسیجینی تەواو ئامادە کراوە تاوەکو دەگەێنرێتە نەخۆشخانە بۆ ڕێگە نەدرێت کە دۆخی تەندروستی زیاتر تێک بچێت و هەر بەهۆی شەپۆلەکانی خۆڵبارینەوە دیارە 5 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە، سییانیان لە ڕێگای نێوان کەرکووک
تکریت بووە و ڕووداوێکیش لە ڕێگای کەرکوک بەغدا بووە کە بار هەڵگرێک بۆ کۆنتترۆلی لەدەستدا و حاڵەتی جان لە دەستدانیش هەبووە هەر وەک ڕووداوێکیش لە ڕێگەی نێوان خورما و کەرکوک ڕوویداوە کە زیانی مادی گەورەی هەبووە لەگەڵ ئەمەشدا یانیەوەی کە باز دەکرێت جیاوازی ئەم شەپۆلەی خۆڵباری نیەم جارە بەراورد بەوانی پێشەوەی کا مادێکی تێدا دەبێتە هۆکارێک بۆ جەڵدەبووێت کراوە هاوڵاتیان زیاتر ئاگداری خۆیان بن ماسک بەکار بهێنن ئاگداری تەندروستی خۆیان بن لەگەڵ ئەوەشدا ئەم شەپۆلە خۆڵبارینە چەند پارێزگایکی عێراقی گرتوتەوە وەکو بەغداد، نینەوە، سلاحەدین، کەرکوک و چەند شوێنێکی دیکەی هەرێمی کوردستانی وەکو سلێمانی و هەولێر و چەند ناوچەیەکی دیکەش لە ئێستادا شەپۆلەکانی خۆڵبارین کەم بووەتەوە یعنی لە ڕابردووشدا لایەنی پەیوەندیدار لە حکوومەت و ئێستاش ژینگە پارێزان دروستکردنی پشتێنەی بەڵێ یوسف بە پێی زانیاریەکانم شەپۆلە بەردەوامی دەبێت عێراقدا شەپۆلەکە بەردەوام دەبێت چاوەڕێی باڵین دەستەی کەشناسی دەکرێت کە دواوادە دیاری شەپۆلەکە تا کوێستاکە بەردەوام پێشبینی دەکرێت سبەی نێشەر بە هەمان شێوە خۆڵبارین هەبێت بەڵام ڕێژەکەی کەمتر بێت یاخود ئەوەیان لە لای دەستەی کەشناسیە تا کوێستاکە زانیاریەکان بەم جۆرە ئامادەکاری تەواو کراوە لە سنووری پارێزگای کەرکوک لە نەخۆشخانەکان بۆ پێشوازیکردن لە هەر کەسێک کە بەهۆی خۆڵبارینەوە دۆخی تەندروستی تێک دەچێت. بەڵێ یوسف لە ئێستادا پشۆکەت بەهۆی خۆڵبارینەوە بێت ئەم خۆڵبارینە بەردەوام بێت پشۆکانیش بەردەوام دەبێت ڕەنگین ئەوە چاوەڕوانی لە پەیوەندیدار دەکرێت کە بڕیاری نوێ دەربکەن تاکو ئێستاکە پشۆکە تەنها بۆ ئەمڕۆ بولاگەری سەربوونەوەی شەپۆلەکانی خۆڵبارین و زیاتربوونی شەپۆلەکە و بەردەوامبوونی ئەوە لایەنی پەیوەندیدار بڕیاری نوێ دەردەکات. بەڵێ پەیام نێرمانی سەکوڕا دەست خۆش سپاس بە زانیاریەکانت. بەهۆی پەلامارێکی داعشەوە کارمەندێکی پۆلیسی فێدراڵی لە وادی زێتۆن کوژرا. پەیام نێرمان لە سنوورەکە پێڕاگەیاندین تێرۆرسانی داعش پەلاماری هێزێکی لیوای هەژدەی فێرقەی 5 پۆلیسی فێدراڵیان لە وادی زەغێتۆن کە دەکەوێتە نێوان ناحیە ڕەشەد و داقۆ وتیشی بەهۆی ئەو پەلامارەی داعشەوە کارمەندێکی پۆلیسی فێدراڵی کوژراوە. پەلامارێکی داعش لە کاتێکدایە هێز عێراقیەکان ئۆپراسیۆنێکی بەرفراوانیان لەو سنوورانە بۆ لەناوبردنی داعش دەست پێکردووە و دوێنێ لە ئۆپراسیۆنەکەدا دوو تێرۆریستی داعش کوژراون. هاوکات دەستیش بەسەر دوو حەشارگەی گەورەی چەک و تەقەمەنیدا گیراوە. جمجۆڵی داعش لە سنووری کەرکوک و قەزا و ناحیەکانی دەوروبەری زیادی کردووە. سوپا و هێزانەکانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بەردەوام ئۆپراسیۆنی سەربازی ئەنجام دەدەن. بەڵێ بەڕێزان هەر
بەم هەواڵەوەک دەزانین کە تێرۆرسانی داعش پەلاماری وادی زغیتۆنیان داوە کە لیوای هەژدەی فێرقەی پێنجە کە وادی زغیتۆن دەکەوێتە نێوان ناحیە ڕەشاد و قەزای داقوق لە ئەنجامدا پۆلیسێکی فێدراڵی کوژرا و هەروەها دوو تێرۆرسیش کوژراوە لە کاتێکدا کە ئۆپراسیۆن بەردەوام لەو سنوورانە ئەنجام دراوە بۆ ڕوبەڕبوونەوەی داعش و هەروەها سەبارەت با خۆڵبارینیش ڕاستەخۆ دەچمە لای پەیامدەرمان محەممەد ئەڵماس لە داقوقەوە لەگەڵمان دەبێت بە شێوەیەکی ڕاستەخۆ سڵاوت لێبێ محەممەد سەرتا دەمەوێت لە خۆڵبارینەکەەوە دەست پێ بکەم لە ئێستادا کە شوها لەوێت چۆنە لێرە کە شوهۆی بڵێن خۆڵبارینە و بە چڕی خۆڵ دەبارێت لە شاری کەرکووک. سلااو ڕەنگی سلااو لە تۆ لە هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک دیارە حقوقی شاوشێوەی بەشێک لە شارەکانی عێراق هەر لە درنگانی شەوی ڕابردووەوە شەپۆلێکی چڕی خۆڵبارین قەزاکەی گردووەتەوە تاکو ئێستا شەپۆلە بەردەوامی هەیە بەراورد بە سەعاتێک پێش ئێستا شەپۆلی خۆڵبارینەکە زیاتری کردووە هەر بە پێی ڕاگەیەندراوێکی فەرمانگەی تەندروستی قەزای داقوق لە شەوی ڕابردووە تاکو ئێستا 69 هاوڵاتی بەهۆی ئەوەی کە تووشی نەپەسی و یا بەشێکی نەخۆشی ڕەبۆی هەیە گەیەندراونەتە خۆشخانەی گشتی داقوق بەشێک لەو خۆشانە چارەسەری بۆ کراوە بەشێکی گەڕاونەوەتە ماڵەوە بەشێکی تاکوی ئێستا لە نەخۆشخانەکە ماوەتەوە. ڕەنگین ئەمێ باسی ئەوەش بکەم کە هەر بەهۆی داخۆ بەهۆی ئەم خۆڵبارینەوە دیارە لە بەرەبەیانەوە 4 ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن ڕوویدا لە ناوچەکە هەر لەسەر ڕێگای کەرکووک تکرید و بە تایبەتیش لە بازگەی ئەلئەقواسی پێڵێن لەوێت 3 ڕووداوی هاتوچۆ ڕوویدا کە بۆ هۆی ئەوەی 4 هاوڵاتی بریندار بوون 3 لە برینەکانیان زۆر سەختە. هاوکات لەسەر ڕێگای کەرکووک بەغدا بە هەمان شێوە ڕووداوێکی دڵتەزێن لە لێوان ئۆتۆمبیلی بار هەڵگر و هەروەها خۆی کێشا بە یەکێک لە بەرهەستەکان یاخود ئەو سەبانی کۆنکریت کە دانراوە لەسەر شەقامەکە ئەویش بەهۆی ئەوەی کە خۆڵبارینەکە زۆر چڕ بووە لە ناو مەودای بینین کەمتر لە 20 مەتر بۆ ئەویش بە پێی ئەو زانیارانەی کە لە هاتوچۆ دەست ئێمە کەوت کە بۆ هۆی ئەو ڕووداوە بۆ هۆی ئەوەی کە شۆفێری باڵ هەرگرەکە گیانی لە دەست هاوکات پێش کەمتر لە کاتژمێرێک بە هەمان شێوە لەسەر ڕێگای کەرکووک داقوق هەر لەسەر پردی ڕۆخانە ڕووداوێکی کەی هاتوچۆ ڕوویدا لە نێوان دوو ئۆتۆمبیلێکی زۆری سۆپەر توێتا و هاوکات لەگەڵ
توێتەیەکی دەبڵ قەمەرە خۆشبەختانە ئەوە تەنها زیانی مادی هەبوو زیانی گیانی لێ نەکەوتەوە. بەڵێ محەممەد گەر بچمە دەرفەتمە بسمە سەر ڕووداوی ئەمنیەکان کە لە شەوی ڕابردوو لە سنووری داخڕشات ڕوویدا ڕەنگین گەرگوێتان لێم بێ. بەڵێ جەمال لە تۆیە محەممەد بەردەوام بە. بەڵێ هەر شەوی ڕابردوو تیرۆرستانی داعش پەلاماری لیوای هەژدەی فرقەی پێنجی پۆلیسی فدرالیان داوە لە شەمی زغەیتون کە کەوێتە نێوان کەرکووک ڕەشاد ئیداریان سەر بە ناحیەی ڕەشادە دوای ڕوبەڕووبوونەوە لە نێوان پۆلیس و تیرۆرستانی داعش بەداخەوە کە بۆ ئەوەی کارمەندێکی پۆلیسی فیدرالی شەهید بێت. هاوکات ئەم پەلامارانە ڕەنگین لە هەمان کاتدایە کە ئۆپراسیۆنی هێزە ئەمنیەکان لە سنووری داقوق ڕەشاد حەویجە بەردەوامی هەیە بۆ مۆڵگا و حەشارگەکانی داعش کە لە سنوورەکە بوونی هەیە. دیارە هەر لەو ئۆپراسیۆنەی کە دوێنێ ڕوویدا لە سنووری بە هەمان شێوە لە چەمی زغەیتون خۆشبەختانە هێزە ئەمنیەکان و بەتایبەتی پۆلیسی فدرالی توانی دوو تیرۆریست لە نێو چەمەکە بکوژن و کە تەرمەکانیانیش کەوتە بندەسی هێزە ئەمنیەکان. سنووری ڕەشاد ڕەنگین سنوورێکی زۆر بەرپراوانە و سنوورێکی سەختە بۆ هەوزە ئەمنیەکان کە بتوانن بە ئاسانی ئەو ناوچانە کۆنتترۆل بکەن. بەو پێی لەو سنوورانە چەندین چەمی جۆرا و جۆر هەیە. چەمی زغەیتون کە چەمێکی زۆر گەورەیە و هاوکات چەمی ڕۆخانە و چەمی کۆردەرەی پێڵێن لەو سنوورانە ئەمانە زۆر سەختن و زۆر بە ئاسانی ناتوان هێزە ئەمنیەکان کۆنتترۆلی هەموو شوێنەکان بکەن. واتە هۆکارەکەی ئەوە کە لە هەمان کاتە یعنی ئۆپراسیۆنی هاوبەش لەو سنوورانە بۆ ڕوبەڕبوونەوەی داعش دروست بووە یاخود پێکێنراوە، بەڵام لە هەمان کاتە هەر جموجۆڵەکانی داعش بەردەوام دەبێت. واتە هۆکارەکە بۆەوە گەڕێتەوە کە بڵێن شوێنەکە ناتوانرێت کۆنتترۆل بکرێت. ڕەنگین شوێنەکە زۆر سەختە و سنووری پانتایی ناوچەی داقوق بەرەو ڕەشاد گەورەترین پانتایە بگرە لە سنووری پارێزگای کەرکووک گەورەترین قەزا داقوقە لە ڕووی پانتایی زەویەوە. ئەمە یەک دوو یانمەمە بگەڕێینەوە پێش لێکەوتەکانی فیدرال ریفراندۆم. ئەم ناوچانە کە من باسم کرد پێنج لیوای هێزی پێشمەرگەی تیا بوو کە ئەرکی پاراستنی سنوورەکەی لە ئەستۆدا. ئێستا ئەو هێزە لێرە نییە، تەنها لیوای چەند فەوجێکی لێیە. ئەمەش بە ئاسانی ناتوانێت کۆنتترۆل بکرێت. ئێستا چەندین جار بانگەوازی ئەوە کراوە کە هاوبەشی چۆن بینیمان لە ماوەی ڕابردوودا لە سنووری خورمات و کفری
ئۆپراسیۆنی هاوبەش کرا لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقی و هێزەکانی پێشمەرگە پێکەوە توانیان ئۆپراسیۆن ئەنجام بدەن و دەست بەسەر کۆمەڵی مۆڵگا و داعش و یا تا ڕادەیەک توانرا ئەو سنوورە پاک بکرێتەوە مەترسیەکان لە ناوچەکە دوور بخرێتەوە. ئێستاش لە بە هەمان شێوە لە سنووری داقوقیش ئەو بانگوازە هەیە و داوا ئەکرێت کە ئۆپراسیۆنی لەو جۆرە ئەنجام بدرێت لە سنووری داقوش بۆ ئەوی بتوانێت ئەو مەترسیانەی ئەو پەلامارەی ئێستا ئەنجام بدرێت لە سنوورەکە بە هەمان شێوە بنبر بکرێت و یاخود مەترسیەکان لە ناوچەکە دوور بخرێتەوە. بەڵێ پەیامنێرمان محەممەد ئەڵما سپاس کە بەشێکی ڕاستەوخۆ لە قەزای داقوقەوە لەگەڵ مامبووی. چەند ڕۆژێک لەمەوبەر ژمارەیەک لە دانیشتوانی گەڕەکەی دروازە لە ڕێگەی کەناڵی کەرکووکەوە داوایان کرد پرۆژەی خزمەتگوزاریان پێبگات. ئەمەش لە کاتێکدا بوو پرۆژەکان چەند کۆڵانێکی لێ بێبەش کرا بوو. دوجار بە هەوڵی ڕێبوارتەها ئەندەمی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تواندرا ئەو کێشەیە چارەسەر بکرێت و پرۆژە خزمەتگوزاریەکان ئەو گەڕەکانەش بگرێتەوە. ئەم پرۆژەیە بۆ تا ئەبێ ئەڕوا تا ئێرە نایە زۆر جوان نەبوو بەرامبەرمان. ئێمە شوتمان با قەناتی کەرکووک بێنیم زین سەبەبەکەی چییە؟ یعنی کە ئێرە ناکرێ و ئەوێ کریە. ئێمە ئەومانەوێت داواکاریەکەمان بگەینە جێی خۆی و ئەم دووسێ فەرعەشمان بۆ تەواوکەن. بەشێک لە دانیشتوانی گەڕەکی دەروازەن پێش چەند ڕۆژێک لە ڕێگای کەناڵی کەرکووکەوە داوایان کرد لایەنە پەیوەندیدارەکان بێن بەهانایەنەوە چونکە بڕیار بوو چەند کۆڵانێک لەو گەڕەکە لە پرۆژەی خزمەتگوزاری بێبەش بکرێن. دوای چەندین هەوڵ دوجار ڕێبوارتەها ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی کێشەی ئەو چەند کۆڵانە چارەسەر بکات و لە ئێستاشدا کارکردن تێیدا دەستی پێکردووە. بڕیاریشە لە ماوەیەکی دیاریکراودا کارەکانی تەواو بکرێت. زۆر سپاس بۆ کەناڵی کەرکووک و زۆر سپاس بۆ کاکرێبوار کە هەستان بەم ئیشە دوێنێ داواکاریەکمان تەقدیم کرد کە ئێمە ئەم کۆڵانەمان بۆ سەبکەن. بەڕاستی ئێرەیان کردوتیان ئێرە ناکەین. هێتر زۆر سپاس پەیامەکەمان گەیان بە کاگرێبار ڕێبار هات بە دەنگمانەوە. زۆر سپاسی جەناب شتانەکەین کە زوو گەشتن بە دەنگمانەوە. بە قەناتی کەرکووکمان ڕاگەیان و کە هاتنە دەنگی ئیشەکەمانەوە هەستاین کۆبووینەوە بە خەڵکی گەڕەکەوە کە ئەم ئیشەیەمان بۆ تەواو بکەن. ئەم دووسێ فەرعەش لەگەڵیا ماڵیان ناوا بێ. کاک ڕێبوار هاتە سەرخەت ئەوە بوو کە هات ماڵەکان دانیشت و قسەی کرد لەگە خەڵکی گەڕەکایە. بڕیارە لە گەڕەکی دەروازە چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری جێبەجێ بکرێت، بەڵام
بەشێک لە کۆڵانەکان لەو پلانەدا نەبوون. هەر بۆیە دانیشتوانەکەی گردبوونەوە لە ئێستادا کە کارکردن لەو شوێنانەش دەستی پێکردووە، هاوڵاتیان دەخوازن پرۆژەکە زیاتر بکرێن. خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستان خۆش بێ و خوا لێتان ڕازی بێ، دەستخۆشی لە کاکرێ بووە شەکەین. زۆر سپاسەکەین و ڕەحمەت لە دایک و باوکی ئەم ئیشەی هەستا بۆمانی کرد. زۆر مەمنونین و خوا لێوەش ڕازی بێ. زۆر مەمنونین، دەستی خۆش بێ لەم خۆڵ و خاشاکە نەجاتمانیدانم خۆڵ و قوڕ بە تایبەتی من نەخۆشم ناتوە مەترێ ڕێ بڕۆمەڕێوە. زۆر مەمنونیم دەستی ماچەکەم چای ماچەکەم لەبەرەوەی ئێمەی لەم شوێنە ناخۆشە پیسە نەجاتدا. بە پێی پلانێک بڕیار لە چەند گەڕەکێک کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێ بکرێت، بەڵام بەهۆی هەندێک ڕێگری لەلایەن ئیدارەی شارەکە بۆ بێبەشکردنی چەند شوێنێک ناڕەزایی دانیشتوانی لێکەوتەوە. دوای گەیاندنی دەنگی ئەو هاوڵاتیانەش لە کەناڵی کەرکووکەوە دوجار بە هەوڵی ڕێبوار تەها ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا ئەو کێشەیە چارەسەر بکرێت. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. بە چاودێری محەممەد سعید وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن هەردوو بەڕێوەبەتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی و چەمچەماڵ چوارەمین دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید لە قەزاکە ڕێکخرا. لە دیدارەکە ژمارەیە کورتە فیلم نمایشکران کە گزارشیان لەو تاوانە نامرۆڤایەتیانە کرد کە دەرهەق بە گەلەکەمان ئەنجام درراوە. هەر لە درێژەی دیدارەکەشدا چەند چالاکێکی دیکە بەڕێوە چوو. ڕژێمی بەعس دەیان تاوانی نامرۆڤانەی دەرحەق بەنەتەوەی کورد ئەنجام داوە. بۆ ناساندنیان بە هەموو لایەک چەندین کاری سینەمای و فیلم بەرهەم هێنراوە. هاتوومەتە چەمچەماڵ کە وەکو پایتەختی شەیدان وەنفالکراوە ناو دەبرێت. هەر لێرە چوارەمین دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید ڕێکخراوە. بە تایبەت هونەری سینەما ڕۆڵێکی زۆر باشی هەیە، بەڵام بۆ گێڕانەوەی چیرۆکەکانی ئەنفال و جینۆساید و چیرۆکە ناخەژێنەکان بەداخەوە کە مێژووی نەتەوەکەمان پڕە لەو چیرۆکە ناخەژێن و ڕوودا و کارەساتە ناخۆشانە. هەموو هونەرێک ڕۆڵی خۆی هەیە، بەڵام هونەری سینەما بە تایبەت لەبەرەوەی کە ئەو فیلمانە ئەمێنێت و بۆ چەند ساڵێک دوای خۆی و بۆیە زۆر گرنگە هونەری سینەما بتوانێت ئەرکی گێڕانەوەی ئەو مێژووە یاخود پاراستنی ئەو مێژووە لە ئەستۆ بگرێت. لە دیدارەکە ژمارەیە کورتە فیلم نمایش کران باسییان لەو تاوانانە دەکرد لە پرۆسەی ئەنفال ئەنجام دراون. یەکێک لەوانە فیلمی ئاوابوونە کە بەرهەمی بە ڕێوبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووکە و گرنگی
نمایشکردنی دەخرێتە ڕوو. بەشداربوون بە فیلمی ئاوابوون باس لە مەرگەساتی ئەنفالەکە پێشترش لە فستیڤاڵی نێودەوڵەتی دوهۆک نمایش کرا و هەروەها لە فستیڤاڵی دژی تیرۆر لە هەولێر خەڵاتی دادوەری بەدەستێناوە. ئێمە وەکو بەڕێبەرایەتی ڕۆژمەلوونەری چەمچەماڵ ئامانجمان ئەنجامدانێم دیداراوەیە کە لە ئایندەدا بێتە فستیڤاڵێکی نێودەوڵەتی لەسەر جینۆساید و فیلمی جینۆساید و هەروەها کە لە چەمچەماڵدا گرنگی چیام دیدارە گرنگەکەی لەوەدایە کە چەمچەماڵ ناوەندی ئەنفال نشینانە. دیدارەکە پانێڵێکشی لەخۆ گرت بوو باسی ڕۆڵی سینەما و گەیاندنی جینۆسایدی کوردی دەکرد بە جیهان. هەر لێرەش وتاری ئیدارەی قەزاکە و وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم خوێندرانەوە و ڕاگەیەندرا. بۆ ئێمەی کورد کە لە نەتەوەکانی تر زیاتر پێویستمان بەوەیە لە دنیادا بوونی خۆمان پێشان بدەین. بواری جینۆسایدیش بۆ ئێمە بوارێکی گرنگ و پێویستە زۆرترین کاری لەسەر بکرێت. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ڕێی بەڕێوەبەرایەتی و بەشەکانی بەپێی ئەو ئیمکانیاتەی هەیبووە لەم ڕۆ درێغی نەکردووە. ئەم دیدارە بەرهەمی ماندووبوونی کۆمەڵە تێکۆشەر و خەمخۆری بواری جینۆسایدە هەرچەند کاڵ بێت بەڵام کاڵی لە دیدەیان نییە، کاڵی لە هزریان نییە، کاڵیان لە دڵسۆزی نییە. دوو ساڵی پێشوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکان نەتوانرا دیدارەکە ئەنجام بدرێت لە قەزاکە. سەرئەنجام وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی تێچووی دیدارەکەیان تەرخان کرد و لەلایەن بەڕێوەبەرایەتی بەشی ڕۆشنبیری و هونەر لە چەمچەماڵ ئەنجام درا. لە کۆتاییشدا خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە فیلمە بەشداربووەکان و هاوکارانی دیدارەکە و چالاکی هونەری میوزیکیش پێشکران. یوسف موڕاد کەناڵی کەرکووک قەزای چەمچەماڵ. سەری مەلای گەورە بۆ تۆژینەوەی زانستی بە هاوکاری مەڵبەندی کۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی کارەساتی ئەنفالی چواری دەشتی کۆیە یەکەمین سیمیناری ئەنجامدا کە بە داتا و ژمارە ئاماری ئەنفالی چوار خرایە ڕوو بە جۆرێک تەنیا لە سنووری قەزای کۆیە نزیکەی 1000 کەس بێسەر و شوێن بوونە. سەنتەری مەلای گەورە بۆ توێژینەوە و زانستی بە هاوکاری مەڵبەندی کۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی کارەساتی ئەنفالی چواری دەشتی کۆیە یەکەمین سێمپۆزیۆمی ئەنجامدا. ویسمان بەشداری بکەن لەم کۆنفرانسە کە لە زانکۆی کۆیە بەتایبەتی سەنتەری توێژینەوەی مەلای گەورە کە پێی هەڵساوە دەربارەی جینۆسایدی ئەنفال و دیارە جینۆسایدی ئەنفال
لەوە زیاتر دەهێنێ و ئەگەر پێمان وابێ کە حەقی خۆی درا خێراقی خۆی دراوەت هەم لە ڕووی یاسایی ناساندنی جینۆساید زۆر هەڵدەگرێت بە حکمی ئەوەی کە ئەمڕۆ زیاتر هەم زانکۆی کە هەم سنتەری توێژینەوەی مەلای گەورە لەم بابەتە کارەسات گەورەیە کە بەسەر گەلەکەمان داهاتووە لێکۆڵینەوەی زانستی بکەین و چی بکەین دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی و وەک جینۆساید پرۆسەی ئەنفالی ناسان چی بکەین بۆی لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەم پرۆسەیە جارشت بە جینۆساید بناسێندرێ و میلەتەکەمان ئەم کارەساتانێ بەسەردا دووبارە نەبێتەوە. لە سەرجەم ڕووەکانەوە بە دوو پانێڵ کارەکانی ئەنفال بەگشتی و قۆناغی چوار بە تایبەتی لە دەشتی کۆیە بۆ ئامادەبووان ڕوون کرایەوە. دیارە لایەکان کە باز دەکرێن زۆرن ئەم لێرە باز دەکرێن لە ڕووی دیموگرافی و سیاسی و لە ڕووی ئابووری ئەگەر باس بکەین دەتوانین بڵێن لە زۆربەی ڕووەکان باسی ئەنفال دەکرێ وانەی هەموو کۆمەڵێک مامۆستای بسپۆرمان هەڵبژار بووە لەم کارەوە کە شارزەیەکی باشیان هەیە. پانێلێکەمان بەڕێوە برد پانێلەکەم پێکاتبوو لە چوارتەوە تەوەرەکانی دوانی یاسایی بوون دوانیشی باسی مێژووی و بەسەرهاتی ئەو ناوچێ بوون. پانێلەکەمان لایەن بەڕێز دکتۆر هۆنر لە زانکۆی چەرمەوە هاتوو باسی ئەنفالی پێوەرە نێودەوڵەتیەکانی ئەنفال بە جینۆساید ناساندنی کرد. بەڕێز کاکتۆر قوارەمان باسی ئەنفالی شێخ بزێنی کرد بە سەرهاتەکانی ئەنفالی شێخ بزێنی. دوو پانێلیستی ترمان هەبوو باسی یاسایەکانی بەرجینۆساید ناساندنی ئەنفال و بەسەرهاتەکانی ئەنفال و چۆنەتی قەرەبووکردنەوە و ناساندنی ئەنفال لە کۆیە کرا. لە توێژینەوەکانی سێمپۆزیۆم بە داتا و ژمارە ئاماری ئەنفالی چوار خرایە ڕوو بە جۆرێک تەنها لە سنووری قەزای کۆیە نزیکەی 1000 کەس بێ سەروشوێن و تا ئێستاش یەک ڕووفات نەگەڕاوەتەوە. کاروانازم کەناڵی کەرکووک قەزای کۆیە. بۆ بدێکی مەڵبەندی کۆیا بە یاوەری ڕێکخراوە دیموکراتیەکانی کۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی 60مین ساڵەی دامەزراندنی یەکێتی مامۆسایانی کوردستان سەردانی بارگای لقی ئەو ڕێکخراوەیان کرد و چەپکە گوڵی ڕێزوەفایان پێشکەش بە سەرۆک و مامۆسایانی ئامادەبوو کرد. ئەمڕۆ 15 هاوکاتە لەگەڵ 6 ساڵەی دامەزراندنی یەکێتی مامۆستایانی کوردستان لەم یادەدا وێڕای پیرۆزبایمان لە سەرجەم مامۆستایانی کوردستان جەخت لە داوا و مافەڕەوەکانی مامۆستایان دەکەینەوە لەوانە لە سەدارایەکانی مامۆستایان کە 30 ڕۆژ جارێک موچەکانیان بێ دواکەوتن پێ بدرێەوە
دوانەکەوێ و گرنگجیدان بە پرۆسەی پەروەردە و فێرکردن کە بە تەسەوڕی من لە لێواری کەوتن و مەترسیداریدایە پژگیری داواکارەکانی مامۆستایان بەگشتی دەکەین و لەگەڵ ئەوەشدا پشتگیری مامۆستایانی وانە بێژ دەکەین کە بۆ دامەزراندنیان هەر نەبێت هەنگایەکی کە بچنە پێش بۆ بە عەقد بوونیان یاخود بە ئەویان هەنگاویشی پێش باشتریان بۆ بچێتە پێش لەگەڵ ئەوەشدا بەردەوام بۆ بەرزکردنەوەی ئەوەی مامۆستایان لە سەرخەت بتین وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان لەقی کۆیەوە لەگەڵ سکرتاریەت بەردەوام لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆ هەموو داواکاریەکانی مامۆستایان وشارمان کرد. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند بۆ ماوەی 1 مانگ دەبن بە ئۆپۆزیسیۆن. لە تویتێکدا مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاندووە تاکە بژاردەی بەردەمیان تاقی دەکەنەوە. ئەویش ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانیە و 30 ڕۆژ دەدەین بە لایەنەکانی تر حکوومەت پێک هێنن. ئاماژەی بەوەش کردووە ئەگەر لایەنەکانی دیکە و فراکسیۆنەکانی پەرلەمان بەوانەشەوە کە هاوپەیمانیان بوون توانیان حکوومەت پێک بهێنن ئەوە کارێکی باشە. ئەگەر نا ئەو کاتە بڕیارێکی دیکەیان دەبێت کە لە کاتی خۆیدا ڕایدەگەێنن. سەدر وەک خۆی دەڵێت پێویستە بژاردەی ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی بکەنەوە لەسەر هەمان بۆچوونی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بۆ ماوەیەک کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات. ئەم تویتەی سەدر لە کاتێکدایە زیاتر لە 7 مانگا هەڵبژاردەی ئەنجومەنی نوێنەران ئەنجام دراوە تا ئێستا سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانی هەڵنەبژێردراون و حکوومەتیش پێک نەهێنراوە. چارچەوەی هەنگی شیعەکان ڕایگەاند پێشوازی لەو دەست پێشخەریە دەکەن کە پەرلەمانتارە سەربەخۆکان پێشنیازیان کردووە. ئاماژە بەوە دەکەن لە دوای بەدواچوونەکانیان بۆیان ڕوون بۆتەوە لەگەڵ هەوڵەکانی چوارچێوە دەگونجێن بۆ دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ ئەو قێرانە سیاسی عراقی تێکەوتووە. چارچەوەی هەماهەنگی لە ڕاگەیاندراوەکدا ڕوونی کردوێتەوە. ئەوان داوای دانوستانی ڕاستەوخۆی لایەنەکانیان کردووە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و داواشی کردووە لایەنەکان ئیجابیانە مامەڵە لەگەڵ دەست پێشخەرەکەی پەرلەمانتارە سەربەخۆکان بکەن. هاوکات چوارچەوەکە پابەندبوونی خۆشی با ڕاستپاردنی کاندیدێکی بێلایەنی کارامە بۆ پێکەنانی حکوومەت دووپات کردوێتەوە. ئەوە بۆ تێپەڕاندنی دۆخی چەقبەستووی سیاسی لە عێراق. فەرماندەی نوێی نوێنەرایەتی ناتۆ لە عێراق ئاشکرای کرد لە چەند مانگی ڕابردوودا زیاتر لە 200 ملیۆن دۆلاریان پێشکەشی هێز عێراقیەکان و هێزەکانی سووریای دیموکرات کردووە. بە پێی سەرچاوەکانی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق لەگەڵ فەرماندەی نوێی نوێنەرایەتی ناتۆ لە عێراق کۆبووە. لا کۆبوونەوەکەدا
ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق داوای داخستنی کەمپی هۆڵی لە سووریا کردووە. هاوکات فەرماندەکەی ناتۆش ئاماژەی با گرنگی هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی داعش لە عێراق کرد. ناتۆ لە ڕاگەندراوێکیدا ئاماژەی بەوە کردووە لە سەرەتای ئەم ساڵ بڕی 290 ملیۆن دۆلاریان پێشکەشی هێزە عێراقیەکان و هێزەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستانی داعش. بە پێی ڕاگەیەندراوی ناتۆ لە ساڵی 2014 تاوەکو ئێستا ئەمریکا بڕی 8 ملیار و 900 ملیۆن دۆلاری پێشکەشی ئەو هێزانە کردووە کە دژی داعش دەجەنگن. بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.